سڵاتان لەبێت وام کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە سەرتا سەردەری گرنگترین هەواڵەکان. بەڕێوچوونی مەراسمی ڕۆژی کۆمەڵە لە مەریوان، ڕێزگرتن لە یادی تاهێر عەزیزی لە پیرانشار، گیان لەدەستان و برینداربوونی سێ کرێکار لە ورمێ، ناڕزایەتی بنەماڵەی تووشبوانی MSUD لە ئاست نەبوونی شیری وشکی منداڵان، مەترسی لە سێدارەدانی حەفبەندکراو لە ئێران، بانگێشتی نۆ چالاکی فەرهەنگیانی گیلان بۆ دادگوستەری و خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە ئاڵمان. درێژەی هەواڵەکان بەڕێوچوونی مەراسمی ڕۆژی کۆمەڵە لە شاری مەریوان بەپێی هەواڵی گەشت و ڕۆژی هەینی 20 ڕێبەندانی 1402 مەراسمێک بە بۆنەی نزیکبوونەوە بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە دەوروبەری شاری مەریوان بە بەشداری ژمارەیەک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە بەڕێوەچوو. بەپێی زانیاریەکان مەراسمەکە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی چینی کرێکار و ڕاگررتنی یەک خولەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی تەواوی گیان بەخکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری دەستی پێکرد. دواتر یەکێک لە ئامادەبووان سەبارەت بە دۆخی ناوچەکە و شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قسە و باسێکی کرد و باسەکەی بە بارودۆخی ئێستای کۆمەڵە درێژە پێدا. لە کۆتاییشدا بەشداربووانی ئەو ڕێوڕسمە سیاسەتەکانی کۆمەڵە بە دوای جیابوونەوەی ئەم دواییانە پەسەند کرد و بەڵێنیاندا یەک دڵ و یەک هەڵوێست بۆ وەدیهاتنی ئامانجەکانی کۆمەڵە هەوڵ بدەن. ناڕزایەتی ژینگە پارێزانی کەرەند لە ئاست بڕینەوەی دارستانەکان. ڕۆژی هەینەی 20 ڕێبەندان کۆمەڵێک لە ژینگە پارێزان و دانیشتوانی شاری کەرەندی غەرب لە پارێزگای کرماشان لە ئاست بڕینەوەی دارستانەکان لەلایەن شارەوانیەوە ناڕزایەتیان دەربڕی. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەشتووە شارەوانی شاری کەرەند دەیان داری سەروی ئەو شارەی بڕیوە. تا بە ئەمڕۆ خەڵک و ژینگە پارێزان چەند جار ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام شارەداری لە بڕینەوەی دارستانەکان بەردەوامە. ڕێکخراوی سەرفی سەوزی داڵەهۆ لەو بارەوە دەڵێت هەموو دارچنار و دارگوێزەکان بڕاون و هەمووشی داری باش و تەندروست بوون. ڕێزگرتن لە یادی تاهێر عەزیزی لە پیرانشار ڕۆژی هەینی 20 ڕێبەندان بنەماڵەی هەمیشە زیندوو تاهێر عەزیزی و کۆمەڵێک لە ئازادیخوازانی پیرانشار لەسەر مەزاری ئەو گیان بەخکردووە لە گوندی لەگبەنی لاجان کۆبوونەوە ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. تاهێر عەزیزی تەمەن 30 ساڵ و دانیشتووی پیرانشار شەوی یەکشەمە 29 خەزەڵوەری 1401 لە ڕەوتی شۆرشی ژینا بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد و مەراسمی پرسە و سەرخۆشیەکەی بە بەشداری بەرینی خەڵک و وتنەوەی دروشم دێژ بە کۆماری ئیسلامی بەڕێوەچوو. گیان لەدەستان و برینداربوونی سێ کرێکار لە ورمێ ڕۆژی هەینی 20 ڕێبەندانی 1402 سێ کرێکاری شاغڵ لە کارگایەکی ئیزوگام لە ورمێ بەهۆی گازگرتووی تووشی هەناسەتەنگی بوون و یەکێکیان گیانی لەدەستا. بەپێی زانیاریەکان سێ کرێکاری خەڵکی گوندی ماکۆکەندی سەر بە شاری ورمێ کە لە کارگایەکی بەرهەمهێنانی ئیزوگامدا کاریان دەکرد تووشی گازگرتووی بوون و بەهۆیەوە کرێکارێک بە ناوی هوشەنگ زاسق گیانی لەدەستا و دوو کرێکاری دیکەش ژەهراوی و ڕەوانەی نەخۆشخانەکراون. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری بانە بەیانی ڕۆژی هەینی 20 ڕێبەندان دوو کۆڵبەر بە ناوەکانی یوسف مەهابادی تەمەن 26 ساڵ و فەرزاد پاشنا و نادیار بە تەقەی هێزەکانی هەنگی مەرزی بانە بە سەختی بریندار بوون. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز بەیانی هەینی کۆمەڵی کۆڵبەر کەوتنە بۆ سێ هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە و دوو کەسیان بە ناوەکانی یوسف مەهابادی و فەرزاد لەلایەن مەئمورانی ڕژیمەوە دەست بەسەر و بە سەختی ئەشکەنجە و ئازاردراون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی ڕژیم بە فەرمانی سەرهەنگ مورادی لە مەودایەکی نزیکەوە تەقەیان لەو دوو کۆڵبەرە کردەوە و بەهۆیەوە دەست و لاقییان بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. ناڕوونی چارەنووسی 5 لاوی دەست بەسەرکراوی خەڵکی کرماشان. ئەسامە ئەیازی، مازیار ئەحمەدی، شاهین ڕەحمانی، ئاریەن خاڵخاڵ و بەرزان یوسفی شارۆمەندانی خەڵکی سەلاسی باوەجانی کە ماوەی یەک هەفتەیە لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەرکراون چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی زانیاریەکان ئەو 5 هاوڵاتیە بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەرکراون و بنەماڵەکانیان هیچ زانیاریەکیان لەسەر هۆکاری بەندکران و
شوێنی ڕاگیرانیان دەست نەکەوتووە. ناڕزایەتی بنەماڵەی توشبوانی MSUD لە ئاز نەبوونی شیری وشکی منداڵان بەپێی ئەو وێنە و ویدیوانەی لە سەرۆک کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە. بنەماڵەی ئەو منداڵانەی تووشی نەخۆشی MSUD بوون لە دەست نەبوونی شیری وشکی تایبەت بەو نەخۆشیە دەناڵێن. ئەوتەی دایکی یەکێک لە توشبوان شیری تایبەتی ئەو منداڵانەی نەخۆشی MSUD-یان هەیە لە بازار دەست ناکەوێت و منداڵەکانیان بەهۆی بێهێزی تووشی شک و لەرزۆکی دەبن. نەبوونی شیری وشک لە دەرمانخانەکان کێشەی زۆری بۆ بنەماڵەکان ساز کردووە و دەڵێن تەنها لە بازاری ڕەشدا ئەو شیرە دەست دەکەوێت و ئەویش بە چەند هێندە نرخەکەی دەیفرۆشن و بنەماڵەکان ناتوانن هەزینەکانی دابین بکەن. مەترسی لە سێدارەدانی حەوت بەندکراو لە ئێران بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران 7 بەندکراو بەناوەکانی مۆجاهێد کورکور، ڕەزا ڕەسایی، مەنسوور دەهمەردە، فازل بەهرامیان، مهران بەهرامیان لە بەندکراوانی شۆڕشی ژینا و عەباس دریس و جەواد وەفایی لە دەستبەسەرکراوانی شۆڕشی خەزەڵوەری 98 مەترسی لە سێدارەدانیان هەیە. مۆجاهێد کورکور خەڵکی ئیزە و تۆمەتبار بە شەڕی چەکداری دژ بە ڕژیم لە ڕێکەوتی 25 خەزەڵوەری 1401 بە ئێعدام مەحکوم کراوە. ڕەزا ڕەسایی خەڵکی شاری سەحنەی سەر بە پارێزگای کرماشان و تۆمەتبار بە کوشتنی نادر بەیرامی سەرۆکی ئیتلاعاتی ئەو شارە مەترسی لە سێدارەدانی لەسرە. محەممەد جەواد وەفایی سانی لە دەستبەسەرکراوانی خەزەڵوەری 98 کە بە ئەفساد فیلئەرز تۆمەتبار و بە ئێعدام مەحکوم کراوە. مەنسوور دەهمەردە کە مەندامی خەڵکی زاهدان کە پاش دەستبەسەرکران لە هەینی خوێناوینی زاهدان لەلایەن دەستگای قەزاییەوە بە ئەفساد فیلئەرز مەحکوم کراوە. عەباس دریس لە بەندکراوانی شۆڕشی 98 لە ماهشار کە بە محاربە و هاوکاری لە کوشتنی ڕەزا سەیادی تۆمەتبار و بە بێئەدام مەحکوم کراوە. مهران و فازڵ بەهرامیان لە دەستبەسەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری سەمیرۆم کە بە هاوکاری لە پەروەندەی ناسراو بە خانەی ئیسفەهان تۆمەتبار و بە ئێعدام مەحکوم کراون. سەپاندنی سزای زیندان بەسەر ئارمیتا پاڤیر چالاکی خوێندکاری لە تەورێز. ئارمیتا پاڤیر چالاکی خوێندکاری لە زانکۆی مەدەنی تەورێز لەلایەن دادگای ئینقلابی ئازەرشارەوە بە تۆمەتی بێڕێزی بەڕێبەری و تەبلیغ دژی نظام بە 22 مانگ و 17 ڕۆژ زیندان مەحکوم کراوە. ئارمیتا لە خەرمانانی ساڵی 1402 لە زیندانی تەورێز بەندکراوە و لەلایەن مەئمورانی سەرکوتگەری ڕژیمەوە بە سەختی ئەشکەنجە و ئازاردراوە. ناوبراو بە تۆمەتی بێڕێزی باڕێبەری بە 7 مانگ و 16 ڕۆژ زیندان و بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 15 مانگ و 1 ڕۆژ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. بانگشتی نۆ چالاکی فەرهەنگیانی گیلان بۆ دادگستەری. بەپێی راپۆرتی شۆرای سنفی فەرهەنگیانی ئێران 9 معلمی دڵسۆزی پارێزگای گیلان بەناوەکانی ئەنوش عادڵی، مەحموود سدیقیپور، عەزیز قاسمزادە، تەیمور باقری کودەکانی، تەهماس سۆهرابی، غوڵام ڕەزا ئەکبەری زادەی باغێبان، عەلی نەهالی، محەممەد جەواد سەعیدی و جەهانبەخش لاجەوەردی لەلایەن دادگستەری گیلانەوە بانگێش کراون. بەپێی راپۆرتی شۆرای سنفی فەرهەنگیانی ئێران ئەو چوار ببورن ئەو نۆ چالاکە سنفیە ئەبێ ڕۆژی دووشەممە 23 ڕێبەندانی 1402 بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی لە ڕێگەی بەشداری لە کۆبوونەوەی سنفی و سەرپێچی لە فەرمانی مەئموری دەوڵەت لە دادگای گشتی و ئینقلابی ڕەشد ئامادە بن. شانی باسە کە لە ئێستادا ئەنوش عادڵی، مەحموود سدیقیپور و عەزیز قاسمزادە سزای 1 ساڵ زیندانیان لە بەندیخانەی کلاکانی ڕەشد تێپەڕ دەکەن. دو هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە ئاڵمان. ڕۆژی هەینی 20 ڕێبەندانی 1402 ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتی ئاڵمان بۆ جارێکی دیکە دژ بە ئێعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە بەردەم باڵوێزخانەی ڕژیم خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز لە شاری فرانکفۆرت بە کۆبوونەوە لە بەردەم باڵوێزخانەی ڕژیم و بە دەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامی خوازیاری ڕاگررتنی سزای زیندان و سزادانی بەرپرسانی ئەمنیەتی و قەزایی ڕژیم بوون. بەشداربووان هەروەها داوایان کرد دەوڵەتی ئاڵمان ڕێگە نەدات ڕژیم مەراسمی 22 ڕێبەندان لەو وڵاتە بەڕێوە بووە. بینەرانی خۆشەویست سەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بشین.